بەناوی خوای گەورە و میهرەبان وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوامی لە هاوکاریکردنی هەژاران و داکێتیمان دیارە وەک ئەنجومەنی سۆران بە بەردەوامی بە هاوکاری خێرومەدان بە هاوکاری خواپێداوان لە ئازوقە و جلوبەرگ و پارە و ئەوەندەی لە دەستمان بێ لە خزمەتی ئەو فەقیر و هەژارانەداین کە لە سنوورەکەمانن. ئەوە بۆ چەندین جارە هاوکاریمانەکەن و بەردەوامیشە بن و ئەمە لێرەوە دووبارە و سێبارە داوا لەو خێرومەدان ئەکەین لەو خێرخوازان ئەکەین کە هاوکاریەکانیان چ ئازوقە بوو چ پارە بوو چ جلوبەرگ بوو بەدەستمان بگەنن بەدەستەشی ئەمین ئینشاءڵڵا بەسەر ئەو خەڵکە یەتیمانە و خەڵکە هەژارانە دابەشی ئەەکەین لەوەی ببیتە پڕکردنەوەی کەلێن و بۆشایەک بەتابەت کە ئەوڕۆ ئەو قەیرانە ڕووی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە. پرۆژێ هەورۆ دابینکردنی چل سەبەتەی خۆراکە لە ئازوقە کە مەوادی خواردەمەنی تێدایە بە بۆنەی نزیک بوونەوە لە مانجی ڕەمەزانی پیرۆز بەسەریان دابەشەکەین.